جوتیارێکی کوردی کەرکووکە سەرقاڵی چاندنی زەویە کشت و کاڵەکەیەتی. هاوشێوەی جوتیارانی دیکەی کوردی کەرکووک لە هەموو هاوکاریەکی حکوومەت بێبەشە بۆ پێی زۆرینەی زەویە کشت و کاڵەکانی کەرکووک کێشەی مڵکداری هەیە و بۆ بیانوەش حکوومەت هیچ هاوکاریەک پێشکەش ناکات. ئەم زەویە تاپۆی باپی خۆمانەوە باپیرمان تاپۆکەی حکوومەتی عێراقی بەناو ئیتفاوە تاپۆکەی نادام وڵی چی لێکردووە نە گەنممانداتێ نە چیمیان نە یعنی هیچ شتێکمان نادێت بۆی گاز هیچ وەرناگرین بەس مجرد ئەیکێڵین و گەنمەکە دوورینەوە و ئیدە ئەوە چیکەمانەوە شتێوەر ناگرێت لە حکوومەتی ئێمە تا ئێستا ئەوە چەند ساڵ ڕایگرتووە. بۆ ئەمساڵ 1,200,000 دۆنم زەوی لە کەرکووک چێنراون، بەڵام زیاتر لە 300,000 دۆنم زەوی لە دەرەوەی پلانی کشت و کاڵی پارێزگاکەدان. خطة محافظة كركوك للموسم الشتوي الحالي بنسبة بلاني كشتوكالي كركوكەوە خۆیە ڕوبەرەی دەیگرێتەوە 1,200,000 دۆنمە لەو ڕوبەرە 300,000 دۆنمیان لەوانن کێشەی مادەی 140 دەیانگرێتەوە بەنسبەت چاندن لەو زەویانەش ئێمە بەی شێوەیە ڕێگرنی لە چاندنیان بەڵام وەرگرتنی بەروبوومی ئەو زەویانە 2000 پێویستی بە ڕەزامەندی بەغدا هەیە کە ساڵان ئێمە و ڕەزامەندیەمان بۆ بەدەستێناون. چارەسەری کێشە سیاسیەکەی ئەو زەویانە پەیوەندی بە پەرلەمان و حکوومەتی عێراقەوە هەیە. کێشەی مڵکداری وای کرد بۆ ئەمساڵ ڕێگا بە چاندنی ژمارەیەک لە زەویەکانی کەرکووک نەدرێت. هەوڵی عەرەبە هاوردەکانیش بۆ دووبارە تعریبکردنی زەوی کوردەکان تا دێت کێشەی زەویە کشت و کاڵەکان زیاتر دەکات. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.